برێکس دوێنش باسم کرد کە ئەیانەوێت کارێ بکەن هەم هەژمونی دۆلار کە یاخوب با بڵێن جێگرەوە بۆ دۆلار بدۆزنەوە بۆ سندوقی دراوی نێودوڵەتی بدۆزنەوە لەبەرەوەی ئەو هەموو سزایی کە بەسەر رووسیادا سەپێنرا ئەو هەموو جەنگەی هەیە بەڵام لە بەرامبەرە رووسیا توانی بە پێچەوانەوە سەرەڕای ئەو هەموو سزای هەیەتی هێشتا داهاتی باشتر بێت و ئابوووریەکەشی بەرەو باشتر بڕوە کەواتە کۆبوونەوەکەی ئێستەی کە ڕێکی خستووە بۆ چییە بێ لەم کاتەیە ئایا گرنگەم کۆبوونەوەیە لەسەرم بابەتە ئەوەستین و میوانداری دیمیتری بایچمان کردووە کە شرۆڤەکارە ڕاستەوخۆ لە مۆسکۆ لەگەڵمە بێ بەڕێز دیمیتریم کاتت باش سڵاوت لێبێت پێمان بڵێ ئایا کۆبوونەوەیەکی گەورەی لەم شێوەیە کۆبوونەوەی لووتکەکە لە کاتێکا کە جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی سەخت و قورس و شەردا ئەڕوات گرنگیەکەی چییە؟ بەڵێ ئەم لووتکەی بریکس زۆر گرنگە ئەمە لە ساتێکدایە لەم ڕێکخراوەدا رووسیا پێگەیەکی بەهێزی هەیە و 9 مانگە ئامادەکاری دەکات بۆ ئەم لووتکەیە لەم 9 مانگەدا بریکس بە تەواوی خۆی ئامادە کردووە لە سەرەتادا 5 وڵات بوون ئەندامی بریکس بەڵام ئێستا 10 وڵات ئەندامی بریکسن ئەم لووتکەیە زۆر گرنگە چونکە دەبینین لێرەدا دەتوانین بریکس زیاتر بکەین فراوانتری بکەن ئەندامی زیاتر بێنە ناو بریکس و هەروەها دەتوانرێت ئەم لووتکەیە وڵاتانی زیاتر قایل بکات تاوەکو بێنە ناو بریکسەوە پێشتر 5 وڵات بوون ئەوان بەرازیل، چین، هیندستان، رووسیا و ئەفریقای باشوور بەڵام ئێستا سعودیا، میسر و ئیمارات، ئەثیوپیا چەندین وڵاتی دیکە هاتوونەتە ناو بریکس وڵاتی گرنگن میسر وڵاتێکی گرنگە وڵاتێکی گەورەیە وڵاتێکی گەورەی عەرەبیە و هەروەها ئیماراتیش گرنگە هاتوونەتە ناو ئەم لووتکەیە بەدڵنیاییەوە زۆر گرنگە کە سەرۆکی تورکیاش سەرۆکۆماری تورکیاش ڕەجەب تەیب ئەردۆغان ئامادەیی خۆی دەربڕیوە و هەروەها ئەمە پەیامێکی بەهێزە بۆ ڕۆژئاوا کە هەمووان هاتوونەتە ئەم لووتکەیەوە دژی ڕۆژئاوا و ئەمە پەیامێکە بۆ تەواوی وڵاتانی ڕۆژئاوا و هەروەها ئەمە پەیامێکی سەرۆکبوتنە کە دەتوانێت سەرۆکایەتی ئەم لووتکەیە بکات. وڵاتانی ئەندامی بریکس دەتوانن خۆیان جێگرەوەیەک یاخود خۆیان ببن بە جێگرەوەیەک هەم بۆ دۆلار بۆ دامەزراوە ئابووری و دارایی و بانکیەکان. ئێستا تەنها 30% ئەو مامەڵەیەی کە لە نێوان وڵاتانی ئەندامی بریکس هەیە بە دۆلار دەکرێت. دۆلار ئێستا ڕۆڵی خۆی کەم کردوێتەوە لە نێوان وڵاتانی بریکس. وڵاتانی بریکس چی دیکە پشت بە دۆلار نابەستن و لە ناو خۆیدا بریکس چەندین سیستمی دیکە هەیە کە سیستمەکانی رووسیان کە ئەمانە پەیوەست نین بە سیستمی سویفتی ڕۆژئاواوە بەڵکو چەندین سیستمی دیکەش هەن وەک لە سیستمەکانی هیندستان و سیستمەکانی چین و ئەو سیستمانێکە حکوومەتی چین بەکاریان دەهێنێت لەم کۆمەڵەیەدا کۆمەڵی بریکسدا بەکاردەهێنێت کە ئەمەش پەیوەست نین بە ڕۆژئاواوە و هەروەها هەوڵ دەدرێت ئەمە وای لێ بکات لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەم سیستمانە بەکار بێنێت و چین ئێستا بڕیاری خۆی بڕیاری داوە کە بەو شێوەیە دراوی بریکس پابند بن پێوە و چی دیکە پشت بە دۆلار نەبەستن وەک ڕۆژاوا. ئێستا چەندین وڵاتی ئەندامی بریکس لە ژێر سزای ئەمریکادان بۆ نمونە رووسیا و چین ئەمانە ئەندامی بریکسن و سزایان بەسەردا سەپێناوە لەلایەن ئەمریکا و هەموو ئەمانە
وای کردووە کە چی دیکە پشت بە دۆلار نەبەسرێت هەوڵ دەدرێت لە بری دۆلار دراوی دیکە بەکاربهێنێت لە نێوان وڵاتانی ئەندامی بریکس. مەترسی نییە کە ئەمریکا و وڵاتانی ڕۆژ ئاوا سزا بەسەر ئەو وڵاتانەیە بسەپێنن کێنە ناو بریکسەوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە چەندین سزای دیکە دەکرێت بسەپێنێت بەسەر رووسیا بەسەر چین و هەروەها چەندین سزای دیکەش هاوشێوە بسەپێنێت بەسەر تورکیا و هەروەها چەندین سزای دیکەش بسەپێنێت بەسەر ئێراندا کە ئەویش هاتووەتە ناو بریکسەوە و بەڵام ئێمە ئەمە پەیامێک دەگەێنێت کە بریکس دەڵێ ئێمە گوێ بە سزاکانی ڕۆژاوا نادەن گوێ بە سزاکانی ئەمریکا نادەین ئێمە لەسەر ڕێڕەوی خۆمان بەردەوام دەبین و ڕۆژ ئاوا ناتوانێت خۆی پەراوێز بگرێت لە وڵاتانی بریکس و هەروەها وڵاتانی ئەندامی بریکس دەتوانن بە شێوەیەکی باش بە شێوەیەکی سربەخۆ لە نێوان خۆیاندا مامەڵە بکەن بازرگانی خۆیان بکەن و هەروەها ئەو رووسیا دەتوانێت مامەڵە لەگەڵ ئیمارات لەگەڵ میسر لەگەڵ وڵاتانی دیکەی ئەندامی بریکس بکات و هەروەها دەتوانێت ئەمە شوا دەکات کە دراوی ڕۆژاواچی دیکە با بڵێن مامەڵەی پێوە نەکرێت و پشتی پێ نەبەستێت. بەڕێز دیمیتری بایچ شرۆڤەکار لە مۆسکۆ ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. سوپاس بۆ بەڕێستان.